بێگومان هەر سەرکردەیەک کە بووە کاریزمایەکی دیار بۆ خۆی کاریگەری لەسەر مجتەمع دروست دەکا و ئابێتە ئەو کەسی کە خەڵکانێک کۆمەڵە خەڵکێک گروپێک نەتەوەیەک چاوی لەکەن بێگومان سەرۆک ئاپۆشێکێکە لەو کەسایەتی دیارانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە سنووری باکووری کوردستان و تورکیا کەسێکی دیارە و کاریگەری و قورسایی خۆی هەیە لەسەر بارودۆخی سیاسی اجتیماعی اقتصادی ناوچەکە هەر گۆڕانکاریەک لە پرۆسەی سیاسی اجتیماعی اقتصادی ناوچەکە ڕوودا قورسایی ئەم کەسایەتیە وەک کەسایەتیەکی دیار وەک کەسێک خاوەنی کارێزمایەک کاریگەری دروست دەکات بۆیە پێم وایە سەرۆک ئاپۆیان عەبدوڵڵا ئۆجەلان یەکێکە لەو کەسایەتیانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بناسرێتەوە و دیار بێ ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان نقطەی سەرەکی یان نقطەی ئەساسی گۆڕانکاری ناو تورکیا و سیاسەتی تورکایە بۆیە هەموو جارێ جەختم لەسەرەوە کردوێتەوە لە هەموو قۆناغەکانە ئازادکردنی هەر سەرکردەیەکی کورد یان دەست بڵاوکردنەوە بۆ هەر سەرکردەیەکی کورد بۆ هەر گروپێکی سیاسی کوردی کاریگەری ئیجابی ئەبێ لە بەرامبەر پرسی کورد لەو شوێنە لەو ناوچەیە لەو وڵاتە بێگومان ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان کاریگەری تەواوەتی ڕیشەی هەیە لەسەر چارەسەرکردنی قەزەی کوردی چونکە دوجار ئەگەر لایەنی بەرامبەر نیەتی چارەسەرکردنی پرسی نەتەوەیەک بێ لە چوارچێوەی سیستەمی سیاسی و ئیداری تورکیا قورسایی دروستەکە و کاریگەری ئیجابی ئەبێ بەڵام بە زیندانیکردنی عەبدوڵڵا ئۆجەلان لایەنی بەرامبەر دەوڵەت پێتەڵێ من نامەوێت پرسەکەی تۆ چارەسەرکەم و نامەوێت بگەمە ئەوەی کێشە لە نێوان وڵاتەکەم دوور خەمەوە و ئاسایش و ئارامی و ئاشتی اجتیماعی دروستکەم بۆیە بێگومان ئازادکردنی سەرۆک ئاپۆ کاریگەری ئیجابی ئەبێ لە هەموو کاتێکا بۆ پرسی کورد لە باکووری کوردستان هەموو پێکهاتەیەکی سیاسی اجتیماعی اقتصادی ئەگەر تۆ بتەوێ ئاراستە باشەکەی ئەرێنەکەی وەرگری دەبێ بیر بکەیتەوە لە ڕێگە چارە گونجاوەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی هەر مجتەمەعێک یەکێک لە خاڵ ئاساسیەکان بنەڕەتیەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کورد لە باکووری کوردستان و پرسی کورد لە ناو تورکیا ناو سیستەمی سیاسی تورکیا ڕێگە چارێکی گونجاوە مەسەلەی فیدرالیزم و مەسەلەی دیموکراتیەت چونکە دوو خاڵی جیاوازن هەم دیموکراتیەت و هەم فیدرالیزم ئەگەر ئێمە هاتین وەگەوەی کە عەبدوڵڵا ئۆجەلان هەم لە کتێبەکانیەوە هەم لە وتارەکانی قسەی لەسەرەکات ئەگەر هاتین ئێمە ئەم دووەمان دەمج کرد مەسەلەی دیموکراتی و مەسەلەی فیدرالیزممان دەمج کرد و تا ئێمە هاتین نقطەیەکی گرنگمان بڕی بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی بەرجەستە بکەینە چوارچێوەی سیستەمێکی اجتیماعی اقتصادی ئابووری سیاسیە ئەگەر نا پێچەوانەکەی بڕوا ناکەم دەوڵەتی تورکیا بەم ئاراستەیە مامەڵە بکات هەم لەگەڵ پرسی کورد و هەم لەگەڵ پرسی سەرۆک ئاپۆ بڕوا ناکەم قەزەی کوردی بەو شێوەی کە ئێمە ئەمانەوە و بەو شێوەی کە گەلان ئەیانەوە پێکەوە بە ئاشتیانە بژن بچێتە پێشەوە